بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە. بابزانین لە هەرێمی کوردستانە چۆن مامەڵە لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت. ئەم ڕۆژ لە شاری سلێمانی کۆنفرانسێکی زانستی تایبەت بە گفتوگۆکردن سەبارەت بە گرفتەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەنجامدرا و ئێستا کۆنفرانسەکە بەردەوامەکەی مەقسەی تێدا دەکەین تا ساعت 4 ئەمڕۆ بەردەوامە. کورسات سپۆنسەری میدیایی کۆنفرانسەکەیە. گفتوگۆکەین هەم لەسەر کۆنفرانسەکەم لەسەر پێویستیەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە میوانداری زۆر بەڕێز کاک مزەفەر جەبار ڕێژکاری ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجار و ئەندامی لیژنەی باڵای کۆنفرانسی زانستی خاوەن پێداویستی تایبەتە. کاک مزەفەر سڵاو لێبێ بە خێراتی. سڵاو بۆ ئێوە بینەرانی شاشی ڕەنگینی کورسات. کۆنفرانسەکە چۆن بەڕێوە چۆن بڕۆ؟ خۆشحاڵیەوە یەکی لە باشترین کۆنفرانسەکانداندا کە لە مای ڕابردووە کاری لەسەر کراوە، چونکە هەم لەسەر ئاستێکی پسپۆڕی بوو کە تایبەت بوو بە کەسانی خاوەن پێداویستی لە هەرێمی کوردستان و لەگەڵ ناوەندێکی ئەکادیمی گەوری وەکو زانکۆی سلێمانی و تیمێکی فرە پسپۆڕی کاری تیا کرد. لایەنە هاوبەشەکانی کۆنفرانس ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە و زانکۆی سلێمانی و کۆلیژی زانستی مرۆڤایەتیەکان و هەردوو بەشی پسپۆڕی کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی لە ئاستێکی باڵایە سەرقاڵی ئەنجامدانی کارێکانی کۆنفرانس بوون. بۆیە بە هەوڵی هەموو لایەک و بە سپۆنسەری میدیایی شاشی ڕەنگینی کورسات پاش ئەو هەموو هەوڵەمانە بوونات کۆنفرانسەکە ئەمڕۆ سەر لە بەیانی بەشی یەکەمی کۆنفرانسەکە ئەنجامدرا بە ئامادەبوونی بەشێکی زۆری بەرپرسانی هەم حکومی هەم حزبی هەم ئەکادیمی ناو هەرێمی کوردستان. باشە کاک مزەفەر، لە کۆنفرانسەکەدا هەم پانێڵی زانستی هەن هەم وتەی بەرپرسانە بوو، لەوێ وەزیری تەندروستی ئامادە بوو، وەزیری خوێندنی باڵا ئامادە بوو، نوێنەری قوباتاڵەوانی جێگری سەر وەزیرانی هەرێم لەوێ ئامادە بوو، وتارێکی پێشکەش کرد. قسەیوان چییە لەسەر خزمەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت؟ ئایا ڕازین خۆیان وەکو ئەوەی کە لە بەرپرسیارەتیان لەوەی کە پێشکەشی کەسانی خاوەن پێداویستی تایبەتیەکەن؟ دەستخۆش وەکو جەناب فەرمووت کۆنفرانسەکە لەسەر چەند لایەنە کارەکە لەوانە پێشکەشکردن و خستنەڕووی چەندین توێژنەوەی زانستی پسپۆڕی کە تەواوی توێژنەکان تایبەتن بە بۆیەک لە بوارەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ئێستا ئێمە کە قسەیتیاکەین توێژنەوەکان کورتەی توێژنەوەکان ئامانج و دەرەنجام و پێشنیارەکان ئەخرێتە ڕوو و لە بەشی یەکەمی کۆنفرانسەکە وەکو وتمان بەڕێزان کاک دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، کاک دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و نوێنەری بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حزوریان هەبوو. پانەڵی تایبەت بە لایەنی حکومی بریتی بوو لە ڕۆڵی وەزارەتەکان لە باشترکردنی دۆخی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەو کارانی لە ڕابردووە کردویانە و ئەو پلانی کە لە داهاتوو ئاینەوەکاری لەسەر بکەن. بەدان پێدانانی بەشێکی بەرپرسانی حکومی قۆناغێکمان بڕێوە ئێستا توانیمانە بەشێکی ئاڵنگاریەکان تێپەڕین و توانیمانە بەشێک لە ئاسنکاریەکان بەدەست بێنین. بەڵام ئەمە تەمۆحی بە قەولی خۆیان تەمۆحی وەزارەتێک نییە، ینی وەزارەتەکان ئامانجیان زۆر فراوانترە، دیگایان زۆر دوور و درێژترە و لە پلانی داهاتوویانە کارەکەن بۆ باشترکردنی ئەو دۆخی کە ئێستا هەیە بە داڕشتنی بنەمایەکی زانستی و وەرگرتنی دەرەنجامەکانی ئەم توێژینەوانی کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە زانکۆی سلێمانی ئەخرێتە ڕوو. کەواتە ئەم توێژینەوانە ئەبنە هەوێنی باشترکردنی دۆخی کەسانی خاوەن پێداویستی تایبەت، چونکە لە دنیای ئەمڕۆیە کارکردن بۆ هەر توێژەی کۆمەلگا گرنگە پشت ئەسوور بێ بە دەرەنجامی توێژینەوەیکی زانستی. تۆ ڕاستە ڕەنگە بتەوێت خزمەتی بکەی، بەڵام ڕەنگە دەرەنجامی خزمەتەکەت لێکەوتەی نازانستی بەدەستەوە بدە. بۆیە ئەم توێژینەوانە ئەبنە هەوێنی داڕشتنەوەی سیاسەت و پۆلیسی بەشێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە، کەواتە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە دەرەنجامی توێژینەوەکانی ئەوەی کە لە نێو کۆنفرانسەکەیە دەخرێنە ڕوو دواتر بەکار دێتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاری لێسەرەکرێ. خودی کۆنفرانس بۆ کارکردنە لەسەر توێژێکی تایبەت، کۆنفرانسی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ژینگەیەکی ئاسانکرا و کۆمەلگەیەکی لەخۆگر کە دروشمی کۆنفرانسەکەی کارکردن لەسەر هەردوو لایەنی ژینگەیی و کۆمەلگا. بۆ ئەمە بەستە چەندین توێژنەوەی زانستی وەرگیراون. توێژنەوەکان لایەن وەکووتمان کەسانی پسپۆڕ و ئەکادیمیستەوە نووسراون و بە وەرگرتنی داتای نوێ، تێڕوانینی نوێ، توێریایی نوێ، هەموو ئەمانە ئەبنە هەوێنی داڕشتنەوەی ئەو سیاسەتانە. کۆنفرانس لە کۆتاییە ڕاستپاردەکانی
بۆ لایەنە جیاوازەکان ئاراستەیەەکە کەواتە هەر ناوەندێکی حکومی هەر ناوەندێکی سیاسی هەر ناوەندێکی ئەلامی هەتا ڕاگەاندەکانیش لەم کۆنفرانسا بێبەش نابن حتا ناوەندە ئەکادیمیەکان بێبەش نابن ناوەندە حیزبیەکان بێبەش نابن هەموو ئەمانە پشکی خۆیان بەرەکەوێت لە باشترکردنی ئەو ڕۆڵی کە هیانە لە بۆ گۆڕووینی ئەدای کارکردن بەرامبەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە خۆشحاڵیەوە تیمێکی زۆر پرۆفیشناڵ کارەکەن بۆ کۆکردنەوە و بە زانستیکردنی تەواوی پێشنیارەکان هەم لایەن گوێگرتن لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و هەم لە دەرەنجامی توێژنەوە زانستیەکان و کۆیانەکەنەوە و هەر یەکە و بە ئاراستەی پسپۆری خۆیان ئاراستەی لایەنە پەیوەنددارەکانەکرێن. باشە کاک مزەفەر پێویستیەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چییە کە بۆیان نەکراوە ئەبوو بکرێت؟ لەسەر چەند ئاستێک ئەمە گرفت و ئاڵنگاریمان هەیە لە ڕابردووە بۆ نمونە کارکردن بوو بۆ وەرگرتنی بەشێک لە موچەوە بە خۆشحاڵیەوە بەشێکیان لە 2021 بۆ 2023 چەندین هزار کەس دووبارە درانەوە بە لیژنەکانی پشکنین و ئەوان هەڵسەنگاندنەوە ئەوە کارێکی حکومیت نامی قسەیتیا بکەم موچەکەیان چەنە؟ 150,000 موچە نیە ئەوە منحەیەکی دیاری کراوە یعنی ئەو کێشەیە هەبوو کە کەسێک موچێکی دیکەی هەبێ ئایا موچە وەرنەگرێ بە خۆشحاڵیەوە زۆر قۆناغی بڕیوە ئەوە تەقدیرەن ئاڕاستی کاری حکوومەتی هەرێمی کوردستانیش باشترکردنی دۆخی ئەو توێژەیە لە مجتەمع توێژی کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەروەها باشترکردنی ئەو سیستەمی وەرگرتنی موچەیە بوو ئێستا ساڵانە لە مانگی یەکەوە کارێکری بۆ فۆرمی بەرحەیاتی وانی کە لە حیات ماوەن دووبارە ئەدرێنەوە بە لیژنەکان و ڕێخستنەوە و تایبەتمەندیەکانیان جاکرێت و ڕێژەکەیان هەڵەسەنگیاندرێ ئەمە جگەلەوەی کە بە بانکیکردنی موچەکانیان لە ڕێ UPN-ێکەوە کە لە ماوەی ڕابردووە نزیک بە 75,000 کەس فۆرمیان پڕ کردەوە و نزیکی بە 50,000 کەس کارەکانیان تەواو بوو درراوە بە حکوومەتی عراقی یا حکوومەتی ناوەند بۆ ڕێکردنەوەی موچەکانیان ئەمە لایەنی بابەتی حکومیان بابەتی موچەکانیانەوە گرفتەکانی کەسانی خاوەن پێداویستی تەنها لەسەر ئاستی موچە ڕەنگڕێژ نابێ بەڵکو گرفتەکانیان زۆر و جۆرا جۆرن کە بە خۆشحاڵیەوە ئەم کۆنفرانسە هەوێنێکی باشترکردنی ئەو دۆخە ئەبێەوە ئامانجێتی ڕوئیای ئێمە بەرامبەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگۆڕێ. کاک مزەفەر زۆر جار باز لەواکرێ ئەو لیستەی خاوەن پێداویستی تایبەت لیستەکە هەڵە و پەڵەی زۆر تێدایە هەڵە و کەم و کوڕی زۆر تێدایە خەڵکێک خاوەن پێداویستی تایبەت نییە کراوە بە خاوەن پێداویستی تایبەت شی لەم بابەتانە هەیە لە لیستەکاندا وەکو پێ واگەدار بن؟ ئەو بۆ چونە هەبوو هەر بۆیە لە 2021 بۆ 2023 نزیک بە 15,000 کەس دووبارە درایەوە بە لیژنەکان بەبێ ئامارێکە من وەرم گرت نزیک بە 15,000 کەس دووبارە درانەوە بە لیژنەکان بۆ پشکنی دووبارە و تەصدیقکردنەوەی ڕێژی کەم ئەندامیان هەروەها دەرەنجامی لیژنەکان چی بوو؟ بەشی زۆران یەکلایی بوونەتەوە لیژنەکان یەکلایی کردوونەتەوە و ئاراستی کراون بۆ یەکلایکردنەوەی موچەکانیان ئەوە جگە لەوەی کە حاڵەتە وا بوو بە پێی دەرەنجامی لیژنەکە کە یەکلای کردەوە ڕاستی دەزانم کاری تۆ نییە بەڵام بۆ پێی کە ڕایشکاری لە ڕێکخراوێکی بواری کە مندامە بەشێکی زۆریان ڕێژەکان دەستکاری کرا مەسەلەن هەبوو 100 بۆ نووسرا بکراوێ بە 80 هەیە 80 بۆ نووسرا بۆ زیاد کرا کەواتە لیژنەکان لیژنەی تەخەسوسی بوون ئەم جارە و کاری زۆر باش کرا لەو ڕووەوە بەشێکی زۆری ئیشکالەکان تا ڕادەیەک وەلانران توانرا ئیشی باش کرێ بەڕاستی بۆ ڕاستکردنەوەی بەشی ئەو موچەیە هەتا کێ بکە مندامدانرێ بەپی بڕیاری ئەو لیژنانە لە ڕاستە ئێمە بەپی یاسای ژمارە 22 ساڵی 2011 پەرلەمانی کوردستان هەر سێ چەمکی کەم ئەندام خاوەن پێداویستی و کورتە باڵامان هەیە ئەم سێ چەمکە سێزاراوی زۆر کەمەندام بەکار ناهێن جارێکی تر بەڵام لە ئێستا لە یاساکە هەمانە لە یاساکە بۆ ناوێ بەڵێ یاساکە بۆ ناوەیە کێ بە کەمەندامدان دێ کەسێک کە یەکێک لە ئەندامەکانی جەستەی لە دەستدا بێ بە هەرەوە کارێک بەڵام خاوەن پێداویستی کەسێکە کە پێویستی بە ئامرازێک یان جۆرێک لە هاوکاری هەیە بۆ ڕایکردنی حیاتی خۆی کەواتە هەموو کەم ئەندامێک خاوەن پێداویستیە بەڵام هەموو خاوەن پێداویستی کەم ئەندام نییە حتا چەمکی خاوەن پێداویستی ئێستا ئەو دنیا بینی تێپەڕاندووە ئێمە لە ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجە ساڵی 2023 لە وەرگرتنی ئەو ڕێنمایانەی کە لە نەمسا وەرمان گرت و بەشداریکردنی دوو ئەنداممان لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی پرۆژەی گڵۆ بەڕۆژە هەیە سانفلاوەر لەوە ئەوە ئێمە بووین بە ئەندام لەو ئەو جەمعیەتە یا ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیە ساڵانەیە خاوەن پێداویستی تەقدیران چەمکێکی شمولیە چەمکێکی گشتیە ئەوەی تێپەڕاندووە تهدیدی کەسێ بکەیت حتا لەو کۆنفرانسە دام بۆیان راوە کە خاوەن پێداویستی شاراوەمان هەیە
کەسانێک بە ڕواڵەت هیچ جۆرەکەم ئەندامی بوونێکیان نییە هیچ جۆرە خاوەن پێداویستی بوونێکیان نییە بەڵام لە واقعە لە ناو ژیانی خۆیانە خاوەن پێداویستین بەشێک زۆر لە نەخۆشی درێژخایەنەکان ئەچنە ئەم بابەتانەوە حتا کەسانی ئۆتیزم لە ڕواڵەت هیچ گرفتێکی بە جستیانە نابینیت بەڵام ئەمانە خاوەنی ئەوە جۆرێک لە گرفتن پیاسەکانی مەمانە شمولی و من حەیە دەکەن کە دەدرێ بە کەمەندامە خاوەن پێداویستی بەڵێ ڕێژەیەک دیاری کراوە لە ڕاستیا من نامەتوانم لەو قسە لەو بابەتەوە قسە بکەم چکۆ پسپۆری من نییە بەڵام ڕێژەکە بەپێی ئەو لیژنەیە کە دیاری ئەکات دان بەوەی ئەبن کایام کەسە شمولی ئەوە کاکە موچی بەدامی بکریا خۆت نەخێر حتا ئێمە لە بابەتی پەروەردەیی گرفتمان هەیە ئایا تا چەندە ئەم کەسانە کە شیاون بۆ خوێندن تا چەندە شیاون ناو کۆمەلگایە بن گرفتەکان زۆر زۆرن ئەخوازین ئەم کۆنفرانسە کە حالێن بەڕێوە ئەچێ یعنی بتوانێت گۆڕانکاری ڕیشەیی لەو بابەتیا بەدەست بخات سپاس دەکەم کاک مزەفەر گە شتێک ما بێ باسمان نەکرد بێ لە ڕاستیا لەسەر خودی کۆنفرانسەکە ئەگەر بێتە کیسخەمە سەری بۆ ئەمڕۆ طبعا ئەمڕۆ سی دوانزە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستیە ئەو کۆنفرانسەکەی مە دەیگوازینەوە بە لای بەشێکی زۆریمان گواستۆتەوە دااتوتری ژەر دەیگوازینەوە ئەوە بۆیە من زۆر لەسەر ناوەڕێکی کۆنفرانسەکە چونکە بینەرانمان ئاشنان بە ناوەڕێکی کۆنفرانسەکە ئێمە بۆ لە دنیای نوێ پێویستمان بەوەیە کۆمەڵگەیەکی گشتگیر دروست بکەین کۆمەڵگەیە کە جیاکاری توێژەکان تایە وەلا بنرێ ئەمڕۆ هەم لە هۆتارەکەی جنابی کاک قوبات دان بۆیان دراکە ئاراستی کارکردنی ئێمە لە داهاتوە ئەوە بێ کە جیاکارەکان وەلا بنین هەمومان پێکەوە حتا لەو ئەرزی میوزیکەی کە خراە ڕوو میوزیک چۆن لە دەنگە جیاوازەکان سەمفۆنیای وەرهەمەهێنێ کۆمەڵگەش بە دەنگ و ڕنگ و ئاراستە جیاوازەکانەوە ئەتوانێت کۆمەڵگەیەکی نخبە و پێکەوەی بۆ ئێمە نمایش بکات. سپاس دەکەم بەڕێز کاک مزەفەر جەبار ڕایۆشکاری ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئەندامی لیژنەی باڵای کۆنفرانسی زانستی خاوەن پێداویستی تایبەت سپاس دەکەم سپاس مامەدەبوونی سەرکەوتنی کۆنفرانسەکەشتان سپاس بۆ ئێوە